لە هەفتەی 21 خولی نایابی یانەکانی کوردستان یانەی شێروانە لە نێو یاریگای خۆی میوانداری لە یانەی دوهۆک کرد. شێروانە کە ئەم وەرزە بە بارودۆخێکی خراپدا تێدەپەڕێت و گۆڕینی ڕاهێنەرەکەشی تا ئێستا نەیتوانیوە شێروانە بگەڕێنێتەوە ئاستی وەرزی ڕابردووی. لە کۆی 20 یاری ڕابردوو یانەکە خاوەنی 8 شکست و 7 یەکسان بوون و تەنیا 5 برنەوەشی بەدەستهێناوە. یانەی دوهۆکیش بە هەمان شێوە خاوەنی 8 شکست و 4 یەکسان بوون و 7 برنەوەیە، بۆیە هەردوولا ئامانجیان تەنیا برنەوەی سێخاڵی یاریەکە بوو. نیوەی یەکەم ئاستێکی مامناوەندی بەخۆیەوە بینی و هیچ لایەک نەیتوانی فشار و مەترسی لەسەر گۆڵی بەرامبار دروست بکات. هەر بۆیە ئەو نیوەیە بەخاوێنی و بەبێ گۆڵ کۆتایی پێهات. لە نیوەی دووەمدا شێروانە لە ڕێگەی گۆڕانکاریەکان و چڕکردنەوەی هەوڵەکانی دەیویست هیچ نەبێت گۆڵێک تۆمار بکات و ئەنجامەکە بە سوودی خۆی یەکلا بکاتەوە. هەرچی یانەی دووهۆکیش بوو بەهۆی لاوازی و کەمی یاریزانی یەدەک نەیتوانی نیوەی دووەم ئاستێکی باش پێشکەش بکەن و سێخاڵی یاریەکە لەگەڵ خۆیاندا ببەنەوە. ناو بژیوان فیکەی کۆتایی لێدا و تۆڕی گۆڵی یانەی میوان و خانەخوێ بەخاوێنی مایەوە و هەردوویانە بە خاڵێکی یاریەکە ڕازی بوون. بەڕاستی بەگشتی یاریەکە ئەمە باشترین لە گوڵەتی ڤیدیۆکەمان توانین یاریەکە بەرینەوە، بەڵام زۆر جار لە نظامی دەوریە ئەوەی ئەگەر بردنەوە بەدەستێنا یعنی زۆر جار تووشی ئەستەم و دۆڕان نەبی. من الحەمدوللا وەکو ئاست لە ئاستی یارزانەکان ڕازی بووم و ئینشەڵڵا لە یاریەکانی داهاتووە باشتر دەرەکەوین و من یاری پێشمان لەگەڵ زاخۆ براوە بووین و ئەم یاریش بە یەکسان بوون، هەرچەند یاریگای خۆمان بوو بەڵام دووهۆک تیپێکی باشە لە سەر ڕێزبەندەکانەوەی بڵێن لە سەری ئێمەوەیە و بەعام بەگشتی بەڵێ لە ئاستی بەکەم ڕازی بووم. ڕاستە دوو خاڵم لە نێو یاریگای خۆمان لەدەستدا، بەڵام لە هەمان کاتە خاڵێکمان بەدەستهێناوە ئینشەڵڵا بۆ یاریەکانی داهاتوو باشتر و باشتری شەوین ئینشەڵڵا. دەستپێکی پڕۆستی ئەم شین ئەم یاری بکەین دوو بەش. بەشی یەکەم گێمی یەکەم هەموو ئێمە بوو زۆر دەریڤەی ئاسان لە دەستدان، بەس گێمی دووەم بەڕاستی یعنی چونکو من یاریکەری یەدەک نییە و بتوانم یاری پێ بگۆڕم یان خەتەی خۆ پێ بگۆڕم. بەس الحەمدوللا ینی خاڵێک لەگەل شێروانە چونکو شێروانە لە خوارە ئێمە ینی هەموو هەوڵماندان و هەرچی نەبێت خاڵێک لە شێروان ببین لەنەوە یاریگەیە و الحەمدوللا ئەو خاڵ بەدەست هات و سوپاس بۆ خودی. هەر دەستپێکی و بوو gelek dibêjim ev tîmatiya çêkirin ku manaxul xolê parêzît nehatiye çêkirin ku hevirkî senes navê biket. Bes elhamdülillah rêzbendê İslamiyetê de jî yani teweqaatî me baştir bûye û înşallah yarî bêt baştir bê. بەم ئەنجامەش هەردوویانە پلەیەک دابەزین و یانی شێروانە بە کۆکردنەوەی 22 خاڵ هاتەوە خانەی 12 ڕیزبەندی و یاری داهاتووی لە یاریگای دۆزەخی یانەکان لە سەی سادق دەبێت و ئەرکی تا ڕادەیەکی زۆر قورسە. هەرچی دووهۆکیشە بە 26 خاڵەوە دابەزیە پلەی نۆیەمی ڕیزبەندی خولی نایاب. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.